ئەگەر بێت و درێژ خاین بێت ئەم ململانەیە ئەمە لە زەرەری ئەمریکادایە، چونکە ئەمریکا لە جەنگەکانی بابن عێراق و سووریایە زەرێکی یەکجار زۆری کرد بەهۆی درێژ خایەندنی ئەم شەڕە، چونکە بۆ لە ناوبردننی داعش 3 ساڵی خایەن ئەم 3 ساڵە وای کرد کە تەنها ئۆبامە 9 تریلیۆن دۆلار زەرەر بکات، یعنی 9 تریلیۆن هاتە سەری کە نەیتوانێت بداتەوە، جگە تاقۆ چەند تریلیۆنێکی تریشی قەرز کردووە و دایتیەوە، بەڵام 9 تریلیۆن لە سەردەمی ئۆبامە کەوتە سەر حکوومەتی ئەمریکا. ئەم درێژ خایاندنە بێگومان لە مەسلحەتی ئەمریکادانیە، بۆ ئەمریکا ئەیەوێت یعنی باشترین ڕێگا بۆ لە ناوچوونی ئێران یەکەمین شت باشترین حل ئەوەیە کە خەڵکەکە ڕابپەڕێ، بۆیشە حتا پێی کراوە با بڵێن ئابووری وڵاتەکەی تێکداوە بۆی کە خەڵکی لە فەقیریە لە برسە ڕابپەڕن. ئەوەشیان چەندین جار محاولە کرد، بەڵام ئێران زۆر زیرەکانە درچی بەو مۆزوعانە کردووە، زوو دایمرکاندوێتەوە، تۆڕە کۆمەڵاتەکانی داخستووە و خەڵکی خۆی بڵاو پێکردو لە سەر شەقامەکانە توانێتن ئەم ڕاپەڕینانەدا بمرچێننەوە. بۆی ئەمریکا لەوە بێئومێد بوو کە بتوانێت بە لە ڕێگای ناوخۆوە یاخۆ لە ڕێگای ئۆپۆزۆسیۆنی ئێرانیەوە بتوانێت ئێران لە ناو ببات. ئەمە قۆناغی دووەم سێمە دەست پێکات، یعنی کەمیشت حەسار، دوێمیشان ڕاپەڕین، ئەمەشی پێ نەکراوە. سێم مەرحەلە ئەوەی کە ڕای بچێشێتە ناو جەنگێکی نەخوازراوە کە ئەمریکا بۆ خۆی پێی خۆش نییە ئەم جەنگە ڕوبەڕوو بێت، حەزی لێ بە ساڕۆخ بێتن و لە ناوبردننی ژێرخانی ئابووری وڵاتەکە بێت بە ڕێگای ساڕۆخانەوە، کە ئێستاکەش پێشببینی ئەوە ئاکەم کە ئەمە غەیبە، بەڵام پێشببینی ئەوەکەم کە ئەمریکا باشترین حل، یعنی کە باشترین ئالتەرنەتیڤ بەدیل بۆ ئەوەی کە ئێران پێ لاوازتر بکات ئەوەیە کە هەموو بنکە سەرچیەکانی وڵاتەکەی لە ناو ببات بەهۆی لێدانی ساڕۆخەکانەوە، بۆی کە ژێرخانی ئابووریەکەی وا بە شێوەیەک لە ناو بچێ بۆی خەڵکی ئەو جارە بە تەواوی برسی بکات بۆی کە خەڵکی ڕابپەڕن لە دەستی ئەم ڕژێمەی ئێراندا. ئەمە باشترین حەلە، بەڵام کە باسم کرد بێگومان درێژ خایاندنی ئەم شەڕە لە مەیدانە ئەمە هیچ سود بە ئەمریکا ناگەێنێ، بەڵکو ئەمریکا زیاتر تووشی قەرزە ئەکات کە لە ڕابردوودا لەو شەڕانی عێراق و سووریا زەری زۆری پێگەیاندووە. چونکە ئەمریکاش ئەمەی بۆ ڕوون بۆتەوە کە جارێکتر ئەمریکا توانای ڕوبەڕووبوونەوەی شخص بەرامبەر شخصینە، تەنها ئەتوان لە ڕێگای ساڕۆخەوە لێ بدات کە زۆر هەوڵی شەدات بە ساڕۆخ لە بنکەکانی ئەمریکا ئێران بدات.